هەرێما کوردستانە عێراق و خەوەکە دۆستە ئەمریکا دەدە ناسکردن ڕاستی ئالۆزیین وڵاتین دۆر و بەر دەبەن نەها کاربەدەستین هەرێمی هەوڵک دیبلۆماسی دەنە ji bo destveînana piştevaniya Amerîka bi taybet di pirsa rîferandûmê de her niha li holeka Kongresê Amerîkî ji maleka karbidestên Kurd mijûlî tevgerekê ne bi wê mebestê mebesta piştevanî li rîferandûmê Şahid Alewî hevkarî me niha li Kongresêya ku ewan yani ew îvînte niha dest pê dike kak Şahid ew kesanê ke li wê amadin û babetekan ke êsta dest pê dikin çîn. کاک دەخیل هەرێمی کوردستان هاوپمانێکی استراتژیکی وڵاتە یەکگرتووەکان لە ناوچەیەکی دژوار تەوەری ئەم سمینارەیە کە ئەمڕۆ بەشداری هەندێک لە پرستانی هەرێمی کوردستان نوێنەرانی کۆنگرس و هەروەها کەسایەتە سیاسی و سەربازەکانی ئەمریکا لەم بنایە کۆنگرس لە پشتسەری منەوە بەڕێوە دەچێت بەڕێزان مەسرور بارزانی بەرپرسی ئەنجومەنی ئاسایش هەرێمی کوردستان دکتور نەجمەدین کەریم پارێزگاری کەرکووک و هەروەها بەیان سامی عەبدوڕەحمان بەرپرسی نوێنەرایەتی هەرێمی کوردستان لە ئەمریکا لەو کەسایەتیانن کە لەم سمینارەدا بەشدارن سمینارەکە کە 6 کاتژمێر دەخایەنێت جگە لە لێدوانی بەڕێز مەسرور بارزانی 4 پانێل دەگرێتە خۆی پانێلەکان بریتین لە شەڕدژی داعش هاوپمانێکی استراتژیک و هەلومەرجی دوای داعش داهاتوی کوردستان ڕەفراندۆم و گرنگی سەربەخۆیی هەلەکانی ئابووری و گەشتسەندن لە کوردستان و هەروەها کوردستان و بنکێکی پارێزراو بۆ کەمایەتی ئێتنیکی و ئاینیەکان کاک شاهد با بڕوای جنابێت تا چەندێک ئەو کاربەدەستانە دەتوانن سرنجی کۆنگرس ڕاکێشنە ئەوەی کە گرنگی هەیە بۆ ئەوەی ڕێفراندۆم لە هەرێمی کوردستان بکرێت یان کوردەکانی عێراق سەربەخۆ بن. ئەمە دەتوانێت گرنگە بەهۆی ئەو ڕێژەی بەشداری بەرپرسانی ئەمریکایی لەم سمینارەدا و هەروەها ئامادەی میدیایی بەرچاو چاوەڕوان دەکرێت گرنگی با بڵێن پرسی ڕەفراندۆم و سەربەخۆیی بگاتە کۆنگرس و هەرە بەرپرسانی ئەمریکایی بەڵام ئەوەی کە ئەمە چەند دەتوانێت کۆمەک بکە بە سەرکەوتووی پرسی ڕەفراندۆم و هەروەها سەربەخۆیی و ئەوە کە ئەمریکا لەگەڵ ڕێبکەوێ دیارە دەمێنێتەوە بۆ هەندێک فاکتەری تر کە ڕەنگە بە سمینێری ئاوا نەتوانن جێبەجێ بکرێت ئەو فاکتەرە ناوچەیانە و نێودەوڵەتیانەی کە دەتوانێت ئەمریکا بۆ قەنەعەتە بگەێنێت دەسەڵاتێکی سەربەخۆ وڵاتێکی سەربەخۆی کوردستان دەتوانێت هاوپمانێکی باشترە بۆ ئەمریکا لەو ناوچەیە و هەروەها کۆمەککە بە ئاسایشی زیاتری ناوچەکە ئەمە دەمێنێتەوە بۆ ئەوەکە بەرپرسانی هەرێمی کوردستان لە درێژەی ڕێەکەیاندا بۆ گەیشتن بە سەربەخۆیی چۆن دەتوان ئەمریکا و هەروە وڵاتانی تر بۆ قەنەعەتە بگەێن. بەڵێ شاهد عەلەویش کۆنگرسی ئەمریکی راپۆرتێک ڕاستەوخا دەداما لەسەر کۆمبوونەکە کاربەدەستان لەوێ لەسەر مەسەلا پشتیوانی لە کوردان سپاس.